حکومت ڕێز لە ڕەنج و ماندووبوونی خوێندنمان بکرێت. بژمێرەکانی پرۆسەی سەرژمێری لە سنووری گەرمیان ئەمڕۆ هاتوونەتە بەردەم ئیداری گەرمیان گربوونەتەوە ئەوان داوای دامەزراندنەکەن. من ئەمەوێ بڕۆمە لای بژمێرەکان خۆیان. سڵاو لێبێ ئەوە ئەمڕۆ بۆچی هاتوونەتە بەردەم ئیداری گەرمیان داواکاریەکەتان چییە؟ خێراتن بۆ دووەمین گردبوونەوەی دەرچووە دانەمەزراوەکان و یان بژمێرە دەرچووە دانەمەزراوەکان لە سنووری ئیداری گەرمیان کە لە ڕزگاری سەرقەڵا. ئێمە بەمەبەستی دامەزراندن ئەمە لە دووەمین گردبوونەوەمان تەڵام پێشتر ئێمە چەند ناوێکمان ڕادەستی ئیداری گەرمیان کردووە ناوەکان داوا هاتوین دووەم جار بۆ پشتگیریکردن بۆ بەرزکردنەوەی ناوەکان بۆ سەری خۆیان بۆ نمونە داوا لە سیاسەرۆکایەتیەکەی یاریمی کوردستان هەروەها لە سیاسەرۆکایەتیەکەی حکوومەتی عێراقیەکەین کە هاوکاریمان بکەن لە دامەزراندن وەک دەزانین لە ئێستادا بۆشایەکی زۆر بۆی نەبوونی پسپۆڕە ئەوانی کە خانشین کراون چەند پسپۆڕێک ئێستا جێگایان بەتاڵە لە جێدانانی ئێمە کارێکی گونجاو لە ئێستادا ئێمە بە باشترین کاتە ئەڕووین بۆی داواکانی خۆمانیتیا بەرز بکەینەوە. باشە دەستەکان خۆش بێ. من ئەمەوێ بڕۆمە لای بژمێرەکانی دیکە ئەوانی کە هاتوونەتە ئێرە گربوونەتەوە. سڵاو لێبێ داواکاریەوە چیە بۆچی پێتان وایە ئەبێ دابمەزرێن؟ داواکاری ئێمە دامەزراندنە پێمان وایە دابمەزرین لەبەر ئەوەی ئێمە چەندین ساڵە تەخەڕوجمان کردووە. بژمێرمانەیە لە 2012 تەخەڕوجی کردووەمانە لە 2013 ئەمانە ئەولەویەت بۆ ئێمە بێ لە دامەزراندنە. ئێمە ناڵێن ئێستا ئەبێ دابمەزرین، ئێمە ئەڵێن ئەولەویەت بۆ ئێمە بێ. خۆتان نەزانن وەکو بڕیاری خانشین بوونی ئەوەی کە حکوومەتی عێراق بڕیاری داوە کە سەر و 6 ساڵ ئەبێ خانشین بێت. ئەمە فەراغاتێکی زۆر لە دامودەستگاکانی حکوومەتە دروست ئەبێ. ئێمە داوامان ئەوەیە ئەو فەراغاتانە ئەو پۆشانەی کە دروستە بێ بە ئێمە پڕ بکرێتەوە. لەبەرەوەی ئێمە بەدەر لە بژمێریەکە ئێمە چەندین ساڵە تەخەڕوجمان کردووە بە مافی خۆمانی ئەزانین حکوومەت ڕێز لە ڕەنج و ماندووبوونی خوێندنمان بکرێت، ڕێز لە پسپۆڕیەکانمان بکرێت کەوایە ئێمە هەر کەس و پسپۆڕێکی خۆی هەیە کاتە ئەو بەشانە بۆچی هەن لە جامیعەکانە و لە پەیمانگاکانە ئەگەر حکوومەت کار لەسەر بە ئیشخستنیان و بەکارخستنیان نەکات. باشە دەستەکان خۆش بێ. بەڵێ وەکەوەی بینن بژمێرەکانی پرۆسی سەرژمێری لە سنووری ئیداری گەرمیان ئەمڕۆ هاتوونەتە بەردەم ئیداری گەرمیان ئەوان گربوونەتەوە و داواکاری سەرەکی بژمێرەکان ئەوەیە کە دابمەزرێن ئەوان بازەواکەن کە ئێستا بڕیاری خانشینی ئەنجام ئەدرێت لە فەرمانگەکان و ناوەندەکانە